بوچی تەماتەتان لەسەر جادە کاکە تەماتەوە دڕ و ژەمە لێرە مەنافروش ئێستا لە بازار دینارش ناڕۆتن. معمل سێ معمل سەلە هەیە سەلە بە 750 لوک خوا قبول دەکەن سەلە تەماتە بە 1000 دینار سەلی بەتەڵ بە 750. سێ سەعاتە لێرەنا کەس هاتیە بەدەمێەوە کەس ناتێ سێ معمل ئەوە یەک ملاحظە سێ معمل ئەوە تەماتەمان هەیە بۆچی یەکیان کار ناکات لەبەر ئەوەی ئەگەر بێت و کار بکە تەماتەی دەرەوە نایە گومرگی لە حکومەتی نابی فەقیرەکە خێر دەکات نابیتن نابی فەقیر خێر بکە قەت لەو هەرێمەی. تەماتەی دەرێ دێت خۆمان بەرهەم ناین سێ معمەلمان هەیە چونکە خێرەکە لەو فەقیری دەبی گومرجی وەرناگرن لە ئیبراهیم خەلیل و لە پەروێز خان و لەو تەنها فەلاس دەرمەندە لەم هەرێمە.